وەرزی زاوزێی ئاژەڵە کێویەکانە ڕاوکردن و کڕین و فرۆشتن بە بێچووی ئاژەڵەکان سەودا و مامەڵەیەکی بێبەزەیانەی ڕاوچیەکانە لەم کاتەدا. وەلید خەڵکی ناوچەکەیە و ئەو مامەڵەیی کە بە گیانی ئاژەڵەکانەوە دەکرێت نیگەرانی کردووە و زۆر جاریش بەرهەڵستی ئەو کەسانەی کردووە کە بەو کارە هەڵدەسن و لە پێناو ژیانی ئاژەڵەکانیش هەندێک جاریش بە ئۆتۆمبیلەکەی چاودێری ناوچەکە دەکات. ئێمە وەکو خەڵکی ناوچەکە بەتایبەت نیگەرانی لەم وەزای کە ئێستا گوزرێت لە ناوچەکەمان بەتایبەت بە کڕین و فرۆشتنی بێچووی یاسکەکان ساڵ و ساڵ پەرە ئەسێنێ هەم سروش تێکەدا هەم ژینگەت تێکەدا و هەم برایانی پۆلیسمان مەشغوڵ بوونە بەم وەزعەوە کە ئەم جۆرە مرۆڤانەکەوە هەم ئاژەڵیان تێکداوە هەم ژینگەی سروش و ناوچەکان تێکداوە. کات درنگانێکی شەوە و پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان لە بۆسەیەکدا دوو ڕاوچی دەستگیر دەکەن کە بێچوویەکی ئاسکیان ڕاو کردووە و فرۆشتویانە بە هاوڵاتێکی بەڕەگەز عەرەب. شو اسمه؟ أنا حيدر من بغداد. حيدر من بغداد. أي والله. شنو اشتغل؟ ما اشتغل والله. لە پێنجمانگی ڕابردوودا لە سنووری ناحێ قۆرەتوو لەلایەن هێزەکانی پۆلیسی دارستانی گەرمیانەوە 27 کەس بە تۆمەتی ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان دەستگیر کراون و دەستیش بەسەر ئۆتۆمبیل و کەلوپەلەکانی ڕاوکردنیان داگیراون و دراون بە دادگا. بەڵام گلەی پۆلیس لێرەدا ئەوەیە کە دەڵێن دادگاکان بە سزایەکی کەم ئەو ڕاوچیانە ئازاد دەکەن. پۆلیسی دارستان لە وەرزی زاوزەی ئاژەڵەکان هێزەکانیان ئەرکیان زیاتر بووە و کات بۆ ئەوان سنووری نییە و دەیانەوێت سروشتی ناوچەکە ژینگەیەکی ئارام بێت بۆ ئاژەڵەکان. ئێمە بە تایبەتی بە شوبنکەکانم بە بەردەوامی لە ئەرکان بڕاتە بێ دوێنێ دوو شەو و دوو ڕۆژە ئەو بەشی خانەقینە بە بنکە و بەشەکانەوە لە ئەرکان بەبێ ئەوەی سانیە بخەون. دوێنێ مەسئولی بەشەکە داوای لێ کردم وتی ئەڕۆمەوە سەعاتێ 2 سەعاتی سەراحەتەکەم دوای چارەکێک ئاگاداریان کردین کە ڕاوەیە لە منتیقی قەڵەمە دووبارە گەڕاوەتەوە چۆ بە منتیقی قەڵەمە چی مەسئول بەشەکان و چی مەسئول بنکەکان یاعین لە وەزعێکی ئەو پڕی خراپان. سنووری گەرمیان بە پێی هەڵکەوتەی جوگرافیەکەی دەوڵەمەندە بە ئاژەڵە کێویەکان بەڵام ڕاوی بێ سنوور وا خەریکە لانکەی ئارامیان تێک دەدات و تەری دەبن بە ناوچەکە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.